طبعا او پیاوە مەزنە دەیکا دەتوانم برێم لە مێژووی کورد بەدینایەتە و چاوشکانی هەموو دژمنانی کوردیشان. ئەمە وەکو گەنجانی هەولێر ئەوڕۆ هەستاین بە مەراسیمە بە بۆنەی ئەو سەرکەوتنە گەورەی کە جەنابی براگەورە لە ئەمریکا بەدەستی هێنا، ئەو سەرکەوتنە مێژوویە کە لە مێژووی کورد بەدینایەتە و بە بۆنەی بەخێرهاتنەوەی جەنابی ڕێزا براگەورە و لۆ دەستخۆشی براگەورەش. ئەمە گەنجانی هەولێر پەیامەکمان هەیە، دەرێن پەیامیمە پەیامی ژیانە، پەیامی باوەڕ و ئیمانە و لەگەر جەنابی سەرۆک بارزانی پەیمانە یا کوردستان یان نەمانە. طبعا ئەمە کو دڵخۆش نەبین کە جەنابی ڕێزدار براگەورە ئەو سەرکەوتنە مێژووی لۆمە تۆمار کردێ لە ئەمریکا قابل ئەمە دڵخۆش نەبین و دژمنی ملەتی کوردی نێ طبعا دڵخۆشین. باشە پەیامی وەکو گەنجانی هەولێر بۆ جەنابی سەرۆک وەزیران چییە کە دوایە سەردان و بەرهەمداری لە چەند ڕۆژی ڕابردوو ئەنجام بدات؟ وشەیەک نییە لە زمان بتانی وەسوی پیاوەک بەنز نەبکە. کۆبوونەوەکان گرنگ بوون، مای دڵخۆشی بوون بۆ ئێوە بۆ خەڵکی هەولێر بۆ هەرێمی کوردستان بەگشتی. طبعا ئەو پیاوە مەزنە دەیکا دەتوانم برێم لە مێژووی کورد بەدینایەتە و چاوشکانی هەموو دژمنانی کوردیشان.